بەهۆی خستنەڕووی زۆری بەرهەمی ناوخۆیی و قەدەغەنەکردنی مریشکی بەستوو کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی دەڵێن هێندەی نەماوە سەرجەمیان مایە پوچ ببن و کارەکانیان بگۆڕن. سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی دەڵێت ئاڵەف و سۆیا و کارەبا و غاز بەگرانی ماونەتەوە و حکومەت ئامادە نییە کار ئاسانیان بۆ بکات. لە کاتێکیشدا بەرهەمی ناوخۆیی بە زیادەوە بەشی ناوخۆی هەرێم دەکات، بەڵام بەر بە بازرگانە چاوچنۆکان ناگیرێت بۆ قەدەغەکردنی مریشکی بەستوو. مریشێک لە بازارەکانی هەرێمی کوردستاندا زۆر دابەزیوە، کیلۆیە مریشک لە 3000 دینار لەسەر شانی خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستانەکەی، بەڵام لە هەمان کاتدا شەوی ڕابردوو بە 1900 دینار بە 1800 دینار کراوەتە بازارەوە. ئەمیش زەرەد و زیانێکی زۆر گەورەیە بۆ سەر شانی خاوەن پرۆژەکانی کوردستان. ئێمە زەرەد و زیانی 15 ڕۆژ مانگێک لەمە و پێشمان ڕاگەیان دەوری دەڕۆژ لە ڕاگەیانەکاندا وتمان ئەگەر 500 هۆڵ لە هەرێمی کوردستان فرۆشرابێ، ئەم 500 هۆڵە زەربی 30 میلیۆن دیناری کێ کاتە 15 میلیارد دینار. بەڵام دڵنیاتانەکەم زەرەد و زیانەکان زۆر لەوە زیاترەوە، زۆر لەوە گەورەترە. ئەتوانی بڵێ مەزنداکرە زیاتر لە 80 میلیارد دیناریش کە لە هەرێمی کوردستاندا زەرەد بەر خاوەن پرۆژە کەوتووە. خاوەن پرۆژە هەیە، خانووی خۆی فرۆشتووە، سیارەی خۆی فرۆشتووە، هەوڵەیە دەواژینەکەی با بەیزار، هەوڵەیە شتی تر بفرۆشێ. من دڵنیام ئەم خەڵکە ئەگە بارودۆخ بەم شێوەیە بڕوا تووشی کێشەی کۆمەڵایەتیش ئەبێ. زیانە مادیەکانی خاوەن کێڵگە پەلەوەریەکان دەوترێت لە ماوەی دوو مانگی ڕابردوو زیاتر بووە لە 80 میلیارد دینار. پەنایان بۆ نووسینگەی پەرلەمانی سلێمانی هێناوە و گردبوونەوەیەکیان ئەنجام داوە. دەڵێن ئەگەر کێشەکانیان چارەسەر نەکرێت ناچارن واز لە پیشەکان و کارەکانیان بهێنن. ئێمە ئەمانەوێت سەحرێکی هاوسەنگی بەردەوام هەبێت لە کوردستاندا کە چیدی ئەمان تووشی دارمانی زەرەری گەورە نەبن و هەروەها نرخیش بە شێوەیەک بەرز نەبێتەوە کە لە زەرەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. بۆیە ئێمە ئەمڕۆ یادداشتەکانمان لێوەرگرتوون و ئەو خاڵانەی کەوان ئەوان باسییان کردووە، خاڵە جەوەریەکانیان تاوتوێمان کردووە و ئێمە یادداشتەکە بەرز دەکەینەوە بۆ سەرۆکایەتی بەرلەمانی کوردستانی سەرۆکایەتی بەرلەمانی کوردستان و هەروەها بەو ئومێدەین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە چارەسەرێکی پێویست یانی بدۆزرێتەوە کە ئێمە یادداشتەکەمان دیارە ئاراستەی حکوومەت دەکەین. بەبەستم ئەوەیە گوێر لە یادداشتەکەی ئێمە بگیرە هەم وەزارەتی کشت و کاڵ و هەم ئەنجومەنی وەزیران چارەسەرێکی بەپەلە بدۆزرێتەوە. بە قسەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان لەسەر و هەموو گرفتەکانەوە ئەگەر ڕێگەر لە هاتنی مریشکی بەستوو بگیرێت ئەوە بەشێک لە گرفتەکانیان چارەسەر دەبێت، بەڵام ڕێژەیەکی زۆر مریشکی بەستوو هاوردە دەکرێت و زیانی زۆری تەندروستی لە هاوڵاتیان و مادیشی لە ئەوان داوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.